ئاشکرابوونی تیمێکی دەزگای هەواڵگری پاکستانی ISI. وردەکاری و نهێنی ئاشکرابوونی تیمە هەواڵگریە نێودەوڵەتیەکە چییە؟ بەپێی زانیاری و بەدوادەچوونەکان لە ماوەی دوومانگی ڕابردوودا تیمێکی هەواڵگری پاکستانی ناسراو بە ISI لە نێو دەزگایەکی گرنگی سەرۆکی یەکێتیدا ئاشکرا بوون. بەپێی زانیاریەکان تیمەکە پێکاتبوون لە 17 وەکیل کە 3 کەسیان سەرەکی و ئەوانی دیکە بەکارهێنراوی دەزگاکە بوون و کاری سەرەکیان کۆکردنەوەی زانیاری ورد بووە لەسەر ئەندام و لایەنگرانی پارتی کرێکاران و دۆخی سلێمانی و جوڵەی بازاڕ و کۆمەڵێک کەسایەتی. ڕۆژنامەڤان هانە چۆمانی نووسیویەتی دەزگای زانیاری یەکێتی درەنگ وەختە باسەکەیان زانیوە و تیمەکە بە ناوی ڕۆژنامە نووسیەوە لە کەناڵ 8 کە بە کەناڵەکەی بافڵ تاڵەبانی ناسراوە کاریان کردووە. ئاشکرابوونی تیمی نهێنی هەواڵگری نێودەوڵەتی لە سلێمانی پێشهاتێکی نوێیە و بۆ یەکەمین جارە بەو جۆرە تیمێکی وا گەورە ئاشکرا بکرێت. بە گوێرەی زانیاریەکان تیمە هەواڵگریەکە لە تەواوی کوردستاندا بە ئاسانی و بە هاوکاری دەزگامنیەکان گەڕاون و کەس نەبووە ڕێگریان لێ بکات. بۆیە گومان دەکرێت لەو ماوەیەدا زۆرترین زانیاریان بردبێت بۆ دەزگا پاکستانیەکە. هەواڵگری پاکستان بە یەکێک لە دەزگا هەواڵگیریە بەهێزەکانی دنیا دێتە هەژمار و هاوکاری توندوتۆڵی لەگەڵ هەواڵگری تورکیا هەیە و لەو ماوەیەشدا تەنانەت بە وردی کاری لەسەر پارتە ڕۆژهەڵاتیەکانی دژبەری ئێران و پارتی کرێکارانی کوردستان کردووە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەوە بۆ دووەمین جارە تیمی هەواڵگری نێودەوڵەتی لە سنووری سلێمانیدا ئاشکرا دەبن و دەستگیر دەکرێن بە تایبەت لەو دۆخە چەقبەستووە ئیداری و سیاسیەی شارەکەدا. بەپێی زانیاریە سەرەتاییەکان 3 کەسی سەرپەرشتیاری تیمە هەواڵگریە پاکستانیەکە بەرپرسارەتیان لە نێو کەناڵەکەدا هەبووە و توانیویانە بە سوودبینین لە کامێرا و ئامێرە زیرەکەکانی دەزگاکە هەواڵی ورد کۆبکەنەوە و بیگەێنە سەروی خۆیان. بەڵام دەستگیرکردنەکەشیان گرفتێکی ترە کە نازانرێت چۆن و بە چ ڕێگایەک مامەڵەیان لەگەڵدا بکرێت. دۆخی سلێمانی لە هەژدەمانگی ڕابردوودا دۆخێکی دڵخواز نەبووە و بەردەوام بەهۆی کێبڕکەی دەزگا هەواڵگریە زەبەلاحەکانی وەکو میت و ئیتڵاعات و مخابراتی عێراق و لە ئێستاشدا پاکستانی ئارامی بەخۆ نەبینیوە و بەردەوام هاوتەریبیە و ناکۆکیە ژێربەژێر و سێبەرانە ناکۆکی نێوان پارتی کرێکاران و هەواڵگری تورکیاش گرفتێکی قورستر بووە. ململانێ و قۆڵی یەکبادان و پلان و استراتیژی نهێنی لە شارێکی بچووک وەک سلێمانیدا بۆتە گرفتێک کە هەڕەشە لەسەر ئایندەی شارەکە و خەڵکەکەشی بکات. بۆ نمونە لەو هەژدەمانگەدا زیاتر لە 32 سەرکردەی پارتی کرێکاران بە درۆنی تورکی کوژراون. ئەوە جگە لە کوژرانی 11 کەسی تر بە دەمانچەی بێدەنگ برسی ئاشکرابوون و دەستگیرکردنی گەورە قاچاقچیەکانی مادەوەشبەرەکان و بازرگانە نهێنیەکانی مامەڵە بەچەک و سپیکردنەوەی پارەش گرفتێکی ترە کە بەرۆکی شارەکەی گرتووە. پێناچێت چی دیکە دۆخی شارەکە لەوە زیاتر هەڵبگرێت بە تایبەت کە ئێستا جگەل لە بوونی دەیان بنکەی نهێنی هەواڵگری ناوچەکە دەستە و تاقم و تیمی هەواڵگری پاکستانیشی هاتووەتە سەر. هەر بۆیە چاوەدێرانی سەربازی و ئەمنی بەرپرسانی دەزگامنیەکانی شارەکە بە خەتابار دەزانن و دەڵێن لاوازی و بێدەسەڵاتی بەشێک لەو بەرپرسامنیانە هۆکارە بۆ هەموو ئەو ڕوودا و پێشاتە مەترسیدارانەی ڕوودەدان.